بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بشكي بخيرات تانكين بما خوشا لزاناو كالبياواني كردي مسلمان أبرسنو ديداري عن شادكن بخزمت همو دوستانيان وآنش كعاشقاني ئەو جۆرە کەڵە پیاوانن کە لە دەرگای میحراب و مزگەوت و خواناسیە ئیشیان کردووە. یەکێک لەوانە کە جێگەی خۆیەتی کە ئیحتیمام و گرنگیەکی پێ بدرێت جەنابی مامۆستا مەلا عەلیە، کوڕی مامۆستا مەلا محەممەدی خورماڵ، کوڕی مامۆستا مەلا حەمەدیش کوڕی مامۆستا مەلا بەها، مدەڕیسی بیارەی شەریفە. ئەم بنەماڵە بەرزە کە شەجەرەیەکی گەورە بوون، ئەسڵها ثابت وفەرعها فی السەماء، بەڕاستی دەست بۆ هەر کامێکیانە بیت ئەلحەمدولیلا نمونەی ئەدەب و ئەخلاق و عیلم و زوهد و خواناسی بوون. و مامۆستا مەلا عەلی کە جێگەی قسەکەمانە و بجێی باسمانە، خوا دەرەجاتی عالیکە لە تەمەنێکی گەنجیە کە وەفاتی کرد. هەر لەو تەمەنە گەنجیە سەرنجی خەڵکێکی زۆری ڕاکێشا بوو، بە تایبەتی گەنجان. لە ساڵانی پێش هەشتاکانە لە بەتەنیا نەقڵی موسەیب بوو خواری بەغا قەزایەک بوو. خەڵک زۆر متەئەسیر بوو بە قسەکانی کە ئەو بەتەنیا کەسێ بوو، کوڕێکی گەنج بوو لە ناویانە، یعنی ئەدرەوشایەوە توانی بووی ئەو جەوە ڕابگرێت کە سونی زۆر کەم بوو لەوێ، بەشی زۆرەی شیعە بوو. ئەمجا خەڵک و ڕەفیق و برادەرێکی زۆری بۆ خۆی پیا کردەوە و هەر بەکردەوەی جوانی پێش قسەکانی، ئەمجا بە قسە جوانەکانی لە کە هاوتای کردەوە جوانەکانی بێت. و لەوێش گەڕایەوە بۆ سلێمانی لە مزگەوتێکی گەورەی ناوبانگی ئەو کاتە کە ئێستاش مزگەوتەکە هەر پایەدارە و بڵندە ئەلحەمدولیلا، مزگەوتی عومەری کوڕی خەتاب. کۆمەڵێک گەنجی زۆر زۆری سەرنج ڕاکێشا بەلای خۆیان بەو تەمەنە گەنجیەوە. ئەمجا یەکێک لەو سیفاتانە کە تیا بوو ئەوەی کە من خۆم ئەمبینی، ئێمە لەو کاتە زۆر گەنج بووین، بەڵکو بڵین لە تەڵەبەی ئەعدادی و ناوەندی ئەوانە بووین. ئەچووینە خزمەتی، تەماشامانە کرد، مەجلیسەکانی خاڵی نەبوو لە ئەدەب و حیوار و قسەی خۆش و باسی زیکر و باسی خواناسی و باسی قورئان لەبەرکردن و ژیانی سەحابە، و دووریش بوو بە تەواوەتی لە دنیا، یعنی هیچ ئیحتیمام و گرنگیەکی نەدابوو بە دنیا. ڕەفیق و برادەرێکی زۆری هەبوو کە سەرمایەدار بوون یاخود دەسەڵاتدار بوون، عیزەتی نەفسی زۆر بەقۆت بوو، قەت تەکلیفی هیچی لێ نەئەکردن. لە یەک دوو ژووری کریا بوو لە گەڕەکی ئیسکان، پاشان لە گەڕەکی مەجید بەک، حتا شەوێکیان لە ئەوەنە ئیحتیمام و گرنگی ئەیا بە نوێژەکان حەزیە کرد هەر پێنج فەرزەکە بێ، ینی ئەوەی لە یەک نایەوە بڵێ با مزگەوتەکە گەورەیە و با فەرزێکیان بەجێبێنم و دوانیان نەچم و یاخود بەو شێوازە. هەر لە یەکێک لە نوێژەکانە، نوێژی عیشا بۆ بەیانیا بوو، دزیش چووە سەری و ئەوەی لە باخەڵیا بۆ ڕووتی کردەوە، ئەوەش هەر وازی پێ نەهێنا لەو فکرە و کردەوە کە هەیەتی. پاشان بەو گەنجێتیە سەرنجی عولەماکانی ڕاکێشا بوو بەلای خۆیان. دایمە حەزیە کرد لە سڵح و مصالحە، حەزیە کرد بەوەی کەوا جەمیعی عولەما هی ئەو سەردەمە هەمووی یەک قسە بن و وەحدەی کەلیمەیان هەبێ و بە هاتوچۆی خۆی بیزانایە دوو کەس، دوو مەلا، دوو تاقم، دوو بنەماڵە شتێک هەیە لە بینیانە، ئەچوو دوانی لە خۆی گەورەتری پیا ئەکرد و دیێنەیەکی دروستە کرد و چوو سەریە لەو ماڵە. بۆ نمونە زۆر جار بە خزمەتی ئەگەیشتی نەمابینی مامۆستا مەلا ڕەحیمی فەرخی، خوا دەرەجاتی عالیکە، مامۆستایەکی گەورەی بەناوبانگی ئەو شارە بوو ئەو کاتە،
لەگەڵ مامۆستا مەلا محەممەدی باوکیە بە ڕەحمەت بن هەردووکیان ئەی بردن و هەر بە ناوی دیێنیەکەوە سەردانێکی ئەو ماڵەی پێکردن کە بیزانایە لەگەڵ ماڵەکەی ترا بە تایبەتی بۆ عالمان. ئەمجا ئەو دەسەڵاتێکی ئەو تۆشی نەبوو، بەڵام دایمە سفرەی بۆ گەنجان بە تایبەتی بۆ عالمەکان واڵا بوو. هەر خۆم کە ڕەتێکیان لە خزمەتیان نابووم بینیم جەنابی مامۆستا مەلا ڕەحیم و مامۆستا مەلا محەممەدی، مامۆستا مەلا بەها و مامۆستا مەلا عوسمانی بەڕەحمەتی و مامۆستا مەلا عەلی، مامۆستا مەلا عەزیز و مامۆستا مەلا عومەر و جەنابی باوکم و مامۆستا شێخ خالیدی موفتی، مامۆستا شێخ نورەدین، ئەمانە هەمووی لە ماڵی ئەوان نبووین. ژوورەکەیشیان زۆر بچکۆلە بوو، داوەتی ئەکردن و بۆ ئەوەی کەوا ئەو مدەتە دابنیشن قسەی خۆشکەن و مزاکەرەی عیلم و عولەما و ئەو خوا نەخواسە گەشتێ بێ هەموو شتەکان لە دڵیان نابڕەوێتەوە. یعنی ئەوەنە حەزی ئیتیمامیە بە سڵح و مساڵەحە. و لەمە دوا کە زۆر یەکێک لەو شتانی کە زۆر ئەو لە لای دوور بوو ئیهتیمام و گرنگی دانە ئەنا بۆ لۆمەی لائیم، یعنی لۆمەی لۆمەکەران. بۆ نمونە بۆ مناڵبوون، یعنی مناڵەکانی کە بەسەریەکۆ ئەویان گرنگی دانیانە کە بڵێ چۆن من لە مدەتی 5-6 ساڵات 4 مناڵم ببێت و با خەڵق قسەم پێڵە و لۆمەمەکە ئەوانە. خۆشی و خێزانەکەیشی هەمان فکریان هەبوو. هەموو جارێ دەستی چەپڵەی چاک بە کەسێک لێ نادرێ، ئەبێ خێزانی شر هاوتاو بێ، چونکە تۆ توانی ماڵی بەسەرا جێبێڵی تربێتی مناڵە بۆ بکە، بتوانی خێراتنی میوانە بکە. ئەمانەی هەموو جارێ بۆ ئێمە باسە کرد. ئەمجا لە هەمووی عجایبتر ئەوە بوو خەڵک لە لادێ و شارەکانەوە زۆر گرنگیەدا بۆی بەرە و شارە گەورەکان بگەڕێتەوە، بەڵام ئەو بەعکسەوە خۆشی نەقل کردەوە و هەموو کتاب و شتەکانیشی تەواو بوو بۆ هەڵەبجە. ئەیوت ئەی فەرمووت خوا با خەتۆیەک نزیک کەومەوە لە قیامەت، چونکە من وەسیەتم کردەوە بمێنەوە بۆ هەڵەبجە بۆ سەرقەبران، با خەتۆیە نزیکەومەوە خەتۆیەکیش دوورکەومە لە دنیا، چونکە شاری گەورە دایمە دنیای زیاتر لە بەردەمایەوە، شاری بچکۆلە دایمە نزیکترە لە قیامەت. دیارە لادێ باشترە، دیارە تەنیایی باشترە، کە ئەو ئابە و مەرحەلانە حەزیە کرد بڕوە. و هەر لە ساڵانی 79 بوو شێخ حەزەتی شێخ عوسمان تەشریفی هاتەوە لە دووڕۆ، هاتەوە بۆ تەوێڵە لێەوە بۆ بیارە، چوو بۆ خزمەتی لە خزمەت مامۆستا مەلا حەمەمینا بە ئەمری شێخ ئاداب و ئوسوڵی طەریقەتیشی وەرگرت و ڕیشیشی هێڵایەوە. ئەمجا خۆی ئیستیعداد کرد بە کامیلی بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ هەڵەبجە، لێرە زیاتر شان بکا بە خواناسی و بە دوور لە دنیایی. بەڵام ئەجەل ڕێ پێ نەدا، ئەخیر مدەتی ئەوە بوو کە خوای سوبحانەهو وتەعالا کردی بە نسیبی لەسەر لە ماڵی خۆمان بوو، لە خواری مزگەوتی ئەم مزگەوتی جامیعە و ماڵەکەمان لەویا بوو. دوای عیشا بوو، هەستا 2 ڕەکەعەت نوێژی خوێند و سوبحانەڵڵا لەسەر هەمان بەرماڵ وەفاتی کرد. ئەم مامۆستا ئەخیرەکەی ئەوە بوو. ئەوڵەکەشی ئەخیرەکەی ختامه میسک بوو. ئەوڵەکەشی دادە ڕابعە مامۆستا ژن خێزانی مامۆستا مەلا محەممەد خوا دەرەجاتی عالیکە یاخوا، کە ئافرەتێک بوو بۆ ئەو ئەشیا کە ناوی بێنی هەر بەوەی کە لە خزمەت یابی ئەدەب و ئەخلاق وەرگری، قسەی باش وەرگری، بەس بە بێدەنگیەکەی ئینسان سوودی وەرەگرت. ئەی گەڕایە بۆمان ئەی فەرموو وەڵڵاهی عەلی کوڕم لە بیارە هەر جارێ برسی ببوایە ئەمان ناردە حەوشەی خانەقا چاوی بە شێخەکەوت تا 1-2 ڕۆژ وەڵایی برسیەکەی لا ئەچوو ئیتر نەیش ئەگریا، ئیتر هیچیشی نەئەخوارد، مەمکی دایکیشی نەئەخستە ناودەمی. خوا شاهیدە ئەمە قسەی مامۆستا ژن بوو، قسەی و من ئەم قسەیشم لە مامۆستا مەلا عەلی بیست، بەڵام پێم خۆش بوو کە پشتی ڕاست بوویەوە کە ڕەتێکیان مامۆستا ژن خوا دەرەجاتی عالیکە گوێزی کاکڵەی بۆ داناین و ئەمجا هەنجیری وشک و پاشان لەگەڵ خواردنەکە ئەم قسە خۆشانەی بۆ کردین، فەرمی عەلی کوڕم ئاوا بوو. مامۆستا مەلا محەممەدی باوکی
ئەسەفێکی خوارد ڕووی کردە باوکم فەرمی حاجی شەخالی هەمومان ئەمرین وەڵاهیم کەم ناخۆش نییە بە مردن بەڵام مردن جێگەی هەمومانەوە خۆشببختی بۆ ئەو کەسەی کە ڕووی سوورە لای خوا بەڵام یەک ئەسەفم بوو خۆزگایە من دوای ئەو کەوتمایە ئەو هاتاتە سەر قەبرەکەم ئەوەنە بە ساڵح مەزانی هەر یەک جار بەهاتاتە سەر قەبرەکەم خۆی لە خۆیان ئەمەش معنای هەیە کە پیاوی ساڵح بچێتە سەر قەبری ئینسانی کە ئەوە چۆن نییە ئەوان لی تێگەن و ئینسانی مسلمان و شەیدایە و عاشقانە لی تێگەن ئەزان چییە ئەمجا ئەم مامۆستا مەلاحەمە کە ئەوەی باسە کرد ڕۆژێکیان چەند ساڵێک دوایی مامۆستا ژیا ڕۆژ شەوێکیان من لە خەومە بە خزمەت کۆمەڵێک عولەما و مشایخی گەورە گەیشتم ڕۆشتین لە خزمەتیانە ئەمە لە دوایانەوە من ئەوانش تەشریفیان ئەڕۆشت بەرەو لە خواری مزگەوتی جامیعەوە بەرەو گوڵان ئەڕۆشتن بەرەو گوڵانی سەرەوە بڵین لای مزگەوتی مامۆستا مەلا ساڵح و بەرەو سەرتر منیش خەوەکەم گێڕایەوە بەیانی دوای نوێژ بۆ باوکم جەنابی باوکم فەرمی وەڵاهی ئەوە ئیستیقبالی ڕۆحیانەتی مامۆستا مەلاحەمە کە هەسە با بچین نانوچامان خوارد بەپەلە لە خزمەتیان چوین تەماشاکەین مامۆستایان لەسەر چەند ڕۆژێ بوو نەخۆش بوو مامۆستا خوا دەرەجاتی عالی کە مامۆستا مەلاحەمە بەسمانەوەی کوڕی کێ بوو ئەم مامۆستا مەلاحەمە کوڕی ئەو زاتە بوو نەخۆش بوو ڕوویان کردبووە قیبلە و سەری خراپ بووە سەر پشتیەک ڕوو لە قیبلە ئیفەرموو ئیعازیا بەوانەی کە لە خزمەتیان بوون زوو قورئان بخوێنن بەسەرما بۆ ئاخری ژیانم تخوا بە ئەوە بێت ئەخیر ئاەتێکم لێ بوو مەرحومی مامۆستا سەید سەرگەتی خوا عەفوی کە مەلا سەید نووری سەرگەتی ئەو آياتي آخر سورة فجر خوان يا أيتها النفس المطمئنة ترجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي لويا ما مصاب فاتي كرت الحمد لله ختامك أبو شيوبو دوهي چند صار وأريكو إما طلبه وإن لبغا ذكري بيواني شاكا كراو مدرسة كاني بيارا حضرتي شيخ فرمي باسي ختامي چاکی باشی مامۆستا مەلا محەممەدی کرد و باسی ئەو شێوازە مردنەیشی کە سوبحان الله بەبێ ئەوەی کەوا ئەم دوو قسە عەلاقەیان بێ بەیەکەوە دوایی من لە پاشان کە چوومەوە بۆ ماڵەوە گرێمان لە یەککەوتم سوبحان الله ئەوەی کە بینیم و ئەوەشی کە لەو بیستم هەمویان ئەچنەوە بۆ یەک سەرچاوە ئەمجا مامۆستا مەلا عەلی یەکێک لە صفاتەکانی خوا دەرەجاتی عالیکەیە خوا دائیمە لە ناو ئەو گەنجانە کە کۆ ئەبوویەوە بە تایبەتی لە ماڵی خۆیان حەزیەکە دائیم ئەو مناڵانەی تەنافس بکە و منافسە بکەن لە بینی چیا کامیان زیاتر قورئانیان لەبەر بێ کامیان زیاتر ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەسماء الله حوسنا ناوی سەحابەکان سیرەتیان ئەمەیان ئەمجا لەسەر ئەوە ڕای ئەهێنان ئەوەندە گرنگی دانی بەو شتانە هەبوو من لە دوای وفاتی شتێک خۆم پێ بینی لە ساڵی 2000 بوو مانگی 4 لەسەر 5 ڕۆژی پێنجشەمە بوو شەو بە خزمەتی گەیشتم خوا شاهیدە ئەمە بۆ قیامەت قسە ئەکەم بۆ دنیانا بە خزمەتی گەیشتم بە فەرحیەکی زۆر و بە باڵایەکی جوان و بە دەم و چاوێکی ڕۆشنەوە منیش تەنها ئەو قسەم بۆ کراوتم مرحبا بصاحب رسول الله صلى الله عليه وسلم نعم الضيف والمضيف ئەم دوو کەلیمەم وتو ئیتر خەبەرم بوویەوە لە خزمەتیە بەیانی بۆ جەنابی باوکم گێڕایە فەرمی الحەمدولله والله ئەو صاحبی رسول الله صلى الله عليه وسلم من ئەو کەلیمەم بۆ هاوتە بەدەست خۆم نەبوو کە ویستم ئیستیقبالی بکەم عادەتە بە یەکی ئەڵێ مەرحەبا فڵان کەس لە جاتی ناوەکەی خۆی بەرم وتم مرحبا بصاحبی رسول الله صلى الله عليه وسلم نعم الضيف والمضيف ئەوەش شموت لە دواییە ئەم مامۆستا مەلا عەلیە خوا دەرەجاتی عالیکە یەک شتم لێ بیست یعنی بۆنی کەرامەتی ئەیە لە خۆیم بیست فەرمووی جگە لەوەی کە مامۆساژن بۆی گێڕاینەوە بە مناڵی کە هەر جارێ تەماشایەکی بچۆیەتە حەوشی خانەقاو بۆ مناڵیە تەماشای شێخی بکردایە ئیتر شتینە ئەخوارد اینجا بێدەنگ ئەبوو لە گریان ئەکە و دەستیە کرد بە زەردەخەنە و لێوخۆشی و دڵخۆشی جگە لەمە فەرمی تەڵەبە بووین
لە یەکێک لە مەرحەلەکانی خوێندنە دوورکەوتبوونەوە بۆ وابزانم سلێمانی بوو ماڵێکیان گرتبوو لەگەڵ چەند تەڵەبەیەکی ڕەفیقیا لە پۆلی سەیناوەندی ئەوانە بوون. ئەو ماڵە کە تایە بوون کرێچی بوون، ئەمان تەنها ژوورێکیان گرتبوو بە حکمی تەڵەبەتی. ئەو ژوورەی کە گرتبوویان ماڵەکەی تر لە تەنیشتیەوە بوون، لەویا یەک کچ لە ماڵە بوو لەو کاتە، ئەوانی کە چوو بوونە دەرەوە. فەرمی سوبحان الله بەو ئەو کاتە و تەمەنی مناڵ بوو، گەنج بوو، هەر ئاوا شتێک هات بەدڵما کە ئەوە کچێکە و لەو ماڵایە ئەوانە و بیرم هەر لە ئەوە کردەوە کە هەر شتێکی بەخرا بەدڵما ناو. فەرمی وەڵڵاهی خوا ئاگای لێیە لە قیامەتا پێم ئەگەڕنەوە ئەمەی بۆ ئێمە باس کرد. دەرگاکە کە لە بینمانە بوو دەریایەکی تەختەی گەورە بوو، خۆی دەرگاکە هات داخرا. ئیتر منیش دەستم کرد بە گریان و بۆم دەرکەوت کە ئەوە ئیشی ئێمە نیە، تەنانەت بیریشی لێ بکەینەوە. ئەو دەرگایە کە دەرگای تەختەی گەورەکان، ئەو کەسێک کە نەیدی بێ لەو گەڕەکی سابونکەران وانە ژوورێکیان گرتبوو بکرێ، دەرگاکە زۆر گەورە بوو. ئەو دەرگا گەورە کە بە یەکێک وایە هەڵگیرات، خۆی ئاوا هات و داخرا. کە داخرا ئیترەوتی تێگەیشتم. جا مامۆستا مەلا عەلی ئەمانەی هەموو هەڵگرتبوو بۆ کاتی خۆی. دایکم یەکێک لەوانە بوو کە خەڵکی زۆر شایدی ئەوەی بۆیان کەوا خزمەتی عیلم و فەقێ ئەوانەی کردووە. بە مامۆستا مەلا عەلی ئەوت مەلاوەلی، باوکی خوا دەرەجاتی عەلیکا پێی ئەوت عەلی ساڵحە کوڕە ساڵحەکەم. ئەی مەبەستیەوە نەبوو کە کوڕانی تری نەوعێکی تر بن. ئەلحەمدولیلا ئەو عائیلە هەموویان شکر لە برا لە خوشک، حتا لە کوڕەکانیان، حتا لە کوڕەکانی مامۆستا مەلا عەلی شکر بەو ڕێبازا چوون، حتا نەوەکانی یعنی کوڕی ئەلحەمدولیلا خوشکەکانی، حتا کچەکەی مامۆستا مەلا عەلی هەموویەکیان بۆ ئەوە شتێک کە دەستی بۆ ڕاکێشی و خزمەتیان دیارە و جێگایان دیارە، هەمووشی ئەگەڕێتەوە بۆ ئەو شەجەرە پاکە، هەمووشی ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە مامۆستا مەلا بەها کاتی خۆی باوەیان بوو قەبری بۆ خۆی هەڵکەندبوو لە بیارە، هەموو ڕۆژێ چوو یاسین و قورئانەکانی تری پێ ئەخوێن، ئەو سوورەتانەی کە تەبارەک و ئەوانەی پێ ئەخوێند و بۆ ئەوەی کەوا حازر بێ بۆ ئەو ڕۆژێک کە ئیخەنە ناوی مامۆستا مەلا بەها. ئەمە جاوەرە ئالەمانە ئەو وەکانە ئەبوهما صالحا. ئیتر بزانە تا چەند پشتەڕوا ئینشاءڵڵا ئەوانە لیان نابڕێت. ئەوە کە بوو لەمە دووە لە 74 و ئەوانە کە خوشکی من بوو بە خێزانی، باوکم کردی بە کوڕی خۆی و هەر سوبحان الله بە کوڕی خۆی بانگ ئەکرد. ئەوەنە دڵی پێی خۆش بوو، ئەوەنە حەزێکرد لە مەجلیسیا هەبێ. بەو گەنجێتی هەموو کەسێ خۆشەویست، قەت دڵی کەسی نەئێشان. هەموو جارێکە مۆزوعی دنیا و شتێکی تر بهاتە بۆنی زەعامەت، بۆنی ڕئاسەت، بۆنی ئەو بۆنی لایەک، ئەو لاکەی تری هەڵەبژار کە قیامەتی و بۆ خوایی بوو. مامۆستا مەلا عەلی شتی زۆر بوو کە ئێمە باسی بکەین. بەڕاستی ئێمە مەجای ئەوانە شێڵینەوە کە خەڵکێکی کە لە خزمەتیا لەم باراکە قسە ئەکەن. ئێمەش حەزەکەین ئێمە تەنها ئەو کورتە باسەی عەرزی جەنابتان بکەین، یاخوا ئێوەش خۆتان و کەناڵەکەتان بەخێر بێن. جارێکیش سوپاستانەکەین کە ئەم کەڵە پیاوە مەزنانە بەسەرەکەنەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.